میوانێکم لە بەغداوە لەگەڵ دەبێت بەڕێز علی ئەلبەیاتی چاودێری سیاسی زیاتر لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز علیەم کاتت باشخێنەوەتان بۆم دۆخی ئێستا لە بەغدا هەیە چیە کشانەوەی سەدر چۆن دەبینن؟ ئایا پەیامە سناریۆیە یامە پێشهاتێکی نوێی دیکەیە کە سەدر پێهێستاوە؟ بەڕێز مقتەدا سابر بەکشانەوەی بڕیاری کشانەوەی لە پرۆسەی سیاسی و هەڵبەساردنی تەواوی نووسینگەکانی و ئەمە دەیەوێت لە ڕێگەیەوە پەیامێک بنێرێت بۆ ڕاگررتنی خوێن ڕشتن هەروەها ئەو هەنگاوی ناوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوەی ئێستاش کە دەبینین کە ئەو خۆپشانانێک کە لەسەر شەقامەکان دەبینین ئەمە کاردانەوەی جەماوەری تەیاری سەدرە ڕاستە، بەڵام بە هیچ شێوەیەک بە ناوی ڕەوتی سەدرەوە نییە. ئەوانە کاردانەوە بووە لە ئەنجامی بڕیاری سەدر بۆ کشانەوە لە پرۆسەی سیاسی بە یەکجاری. باشە پێتان وایە هەڵوێستی چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی دیکە بەرامبەر بم هەنگاوانەی سەدر چی دەبێت؟ ئەوان ئێستاش لە کۆبوونەوەدا. ئێستا حکوومەتی عێراق کە قەدەغی هاتوو چۆی ڕاگەیاندووە لە نیوەڕۆوە لە بەغدا هەموو لە ناوچەی سەوز و تەواو ناوچەکانی دیکەی عێراق بە کۆشکی کۆماری و بە هەموو دامەزراوەکانی دیکەی حکوومەتەوە دەوڵەتەوە هەموویان کەوتونەتە ژێر کۆنتترۆلی خۆپشاندەران. چوارچێوەی هەماهەنگی تا ئێستاش لەسەر بڕیارەکەی بەردەوامە بۆ پێکێنانی حکوومەت و هەروەها چەند دەست پێشخەریەکیش هەن کە نزیکەی کە چوارچێوەی هەماهەنگی توانیویەتی زیاتر لە 200 واژە کۆ بکاتەوە بۆ ئەوەی دانیشتنێک بکات بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو تاوتێکردنی دۆخی ئێستا، بەڵام ئێمە نازانین تا ئێستا میکانیزمی ئەو کۆبوونەوەیە چۆن دەبێت لەگەڵ ئەو گرژبوونەی زیاتری دۆخی بەغدا نازانین بە چه ئاراستەیەک دەڕوات. باشە پێتان وایە ئەوەی کە ئێستا لە بەغدا ڕوودەدات چارەسەری کۆتایی ئەم قەیرانە بووە کە تا لە ماوەی 31 ڕۆژی ڕابردوودا بە مانگرتن و خۆپیشاندان بەردەوامی هەبووە یان ئەمە درێژە دەکێشێت بۆ ماوەیەکی نادیار؟ ئێمە ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەدای لە بەغدا ئێستا دۆخەکە زۆر ناسەقامگیرە، هەموو دامەزراوەکانی دەوڵەت لە ژێر کۆنتترۆل چوونەتە دەرەوە. ئێمە دەمانەوێت داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین، داوا تەنانەت لە ڕەوتی سەدریش دەکەین، لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەکەین و پێیان ڕادەگەیەنین کە هەوڵ بۆ گفتوگۆ بدەن چونکە هەموو دامەزراوەکان لە کۆنتترۆل دەرچوون و چیتر ناتوانن سەیطەرەی سەر جەماوەریش بکرێت و ئێستا دۆخەکە گۆڕاوە چونکە خەڵک چیتر لە ژێر دروشمەکانی سەدر نایەنە سەر شەقامەکان، بەڵکو ئەوان ئەو جەماوەرە ئێمە نازانین ناتوانین پێشبینی هیچ بکەین ئاخۆ ئەو خەڵکە کەی دەکشێتەوە کەی دۆخەکە هێور دەبتەوە ئاخۆ هیچ گرژیەکی زیاتر دێت. باشە ئەوەی کە سەدر لە پەیامەکەی داماژێ بەوە کرد کە نەجەف وەکو مەرجعی باڵا دەمێنێتەوە، ئایا ئەمە داواکاریەکی ڕاستەوخۆیە لە مەرجعیەتی نەجەف عەلی سیستانی کە بێتە سەرخەت وەکو 2019 چۆن دۆخەکەی هێور کردەوە دوای عادل عەبدولمەهدی جارێکی دیکە کازمی هاتەوە سەرکار؟ ئایا ئەمە داوای ڕاستەوخۆیە لە مەرجعیەت بۆ هاتنە سەردەنگ؟ ئەم دۆخە بە هیچ شێوەیەک ناگۆڕدرێتن، تەنانەت لە ڕێگەی گفتوگۆ و دانوستان نەبێتن. پێویستە هاوبەشەکانمان لە هەرێمی کوردستانیش لە سەرکرداتی کورد بەڕێز سەرۆکی مەسعود بارزانی دەکەین ڕاستەوخۆ بە هەرچی زووە بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ لێکنزیکردنەوەی لایەنەکان بۆ ئەوەی چیتر دۆخەکە ئاڵۆز نەکرێت. هەروەها داوا لە بەڕێز سەرۆک بارزانی دەکەین بە
هەموو توانایەک هەوڵی خۆی بدات بۆ هێورکردنەوەی دۆخی عێراق. ئێستا بەغدا کە پایتەختی عێراقە دەبینین کڕۆکی کێشە و ناکۆکی و قەیرانەکان کەوتوتە ناو پایتەخت ئەمەش کاریگەری لەسەر سەرانسەری عێراق دەبێت. باشە ئەو کاتێک کە سەدر پەرلەمانتارەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کشایەوە چاودێرانی سیاسی و تیانەمە هەڵەیەک بۆ سەدر کردوویەتی شەقام بۆ ڕاستکردنەوەی هەڵەکەی بەکاردەهێنێت. ئایا کشانەوەی یەکجارێکی سەدر لە پرۆسەی سیاسی خۆکوژیەکی سیاسیە یا تەنیا پەیامێکە بۆ ڕاستکردنەوەی ئەم بارودۆخی کە ئێستا عێراقی تێدایە؟ کشانەوەی سەماحەتی سەدر ئەمڕۆ هەروەها ڕاگەاندنی ئەمڕۆی بە هەڵپەساردنی کارەکەی لە پرۆسەی سیاسی عێراق بە تەواوی ئیتر دۆخەکەی بە ئاراستەیەکدا برد کە ناکۆکیەکی گەورەتر بکەوێتە نێوان شیعە تەنانەت ئێستا ئەگەر مقتەدا سەدر بانگەوازێک بکات بە ئاراستەی ئەو خەڵکەش بکات ئێمە جارێکی دیکەش دووپاتی دەکەینەوە کە تەنها ئەم کێشەیە لە ڕێگەی دانوستان و گفتوگۆوە چارەسەر دەکرێت. ئەم پێویستە لە گفتوگۆکاندا هەموو لایەنەکان بەشدار بن ئەو پێویستە ڕێککەوتنێکی نوێ لە نێوان لایەنەکاندا بێتە ئاراوە و دەبێت بە ڕێز مقتەدا سەدر و ڕەوتەکەشی تێیدا بەشدار بن بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی دۆخەکە بکەین. چونکە ئەگەر لەمە زیاتر پشێوی تێ بکەوێت و دەستی دەرەکی هاتە ناو باشە پێتان وایە کە دەستی دەرەکی لەم بارودۆخەدا ئایا ڕۆڵی دەبێت لە ئاراستەکردنی خۆپیشاندانەکان بۆ پێی کە سەدر داوای کردووە نابی ڕەوتەکەی بەکار نەهێنێت لەمە بەدوا بۆ خۆپیشاندان کێ شەقامی سیاسی عێراق بەدەستەوە دەگرێت و دەیجوڵێنێت؟ بەڵێ ئێمە دەتوانین بڵێن کە دەستبەردانێک لە هەموو لایەنەکاندا هەیە. ئێمە بۆیە جەختی دەکەینەوە کە بەردەوام جەخت لە گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنەکانی عێراقی دەکەینەوە بۆ ئەوەی دەستی دەرەکینێتە ناو وڵاتەکەمان بۆ ئەوەی دەربچین لەو قەیرانە سیاسیە. ئەمە گەورەترین مەترسیە لە مێژووی عێراق. باشە و دەستە دەرەکیانە کامانن کە مەترسین بۆ سەر ئایندەی عێراق و ئێستاشی؟ هەموو لایەنەکان دەتوانم باسی هەموو لایەنەکان بکەن. هەموو لایەنە دەرەکیەکان دەستوەردان لە کاروباری عێراق دەکەن بەبێ هیچ ئیستثنائێک. باشە پێتان وایە ئەگەر بارودۆخی عێراق بەم شێوەیە بەردەوام بێت خۆپیشاندانەکان بەم ئاراستەیە بن کە دەست بەسەر دامەزراوەکانی حکوومەت بگیرێت ئایا ئەم حکوومەتە شەرعیەتی دەمێنێت کە بەم شێوازە کارەکانی بەڕێ بکات پێویستە چارەسەر چی بێت لێرەدا؟ چارەسەرەکان ئاشکران ئەمە ئاراستە پێویستی بە ئاراستەکردنێکی ڕاستە و خۆی مقتەدا سەدر هەیە بۆ ئەوەی دۆخەکە هەرچەند ئەو کارکردنی خۆی لە پرۆسەی سیاسی عێراقدا بە شێوەیەکی تەواوی هەڵپەساردووە ڕایگەیاندووە کە کشاوەتەوە بە یەکجاری بەڵام پێویستە بێتەوە سەرخەت بۆ ئەوەی ئەو خەڵکە هێور بکاتەوە خەڵکەکە و هەنگاوەکانی دواتر بۆ ئەوەی بەرەو چارەسەری هەنگاو بنین و بەم بڕیارەی مقتەدا سەدریش دەتوانێت پارێزگاری لە عێراق بکرێت پارێزگاری لە ئاسایش و سەقامگیری کۆمەڵاتی عێراق بکرێت. ئەگەر بەو شێوەیە نەبێت دۆخی عێراقیش بە هیچ شێوەیەک لە دۆخی یەمەن و سووریا و ئەو وڵاتانە باشتر نابێت کە بە چاوی خۆمان بینی لە ماوەی چەندین ساڵە لە ناو قەیرانەکاندا نقم بوونە. بۆیە باشە سەدر مەرجی بۆ گەڕانەوەی بۆ ناو پرۆسەی سیاسی دیاری نەکردووە ئەوەی کە هەیە ئێستا خۆپیشاندەرانێکە کە تووڕەن و داوای چاکسازی و گۆڕینی سیاست لە عێراق دەکەن پێتان وایە سەدر دەگەڕێتەوە بۆ ناو پرۆسەی سیاسی جارێکی دیکە و کێ دەتوانێت ئەم دەست پێشخەریە بۆ ڕەوتی سەدر بکات؟ سەماحەتی مقتەدا سەدر کەسایەتیەکی نیشتمانی عێراقیە تەنانەت ئەم هەنگاوی ئەمڕۆشینە نای لە نیازی بۆ بەرژەوەندی عێراقیەکان بوو بۆ ئەوەی چیتر خوێن ڕشتن نەبێت بەڵام
ئەوەی گرینگە لێرەدا کە پێویستە لە براکانمان لە چوارچێوەی هەماهەنگی و لە ڕاوتی سەدر بە یەکەوە دابنیشن و دۆخی عێراقی تر ڕێگە پێ نەدرێت بەم شێوەیە بەردەوام بێت. ئێمە داوا لە سەرۆک مەسعود بارزانی دەکەین سەرکردەی گەورەی کوردستان دەکەین دەستوەردان بکات ڕاستەوخۆ بێتە سەر هێڵ هەرچی زووە هەنگاو بنێت بۆ ئەوەی پارێزگاری لە عێراق بکات و پارێزگاری لە خاکی کوردستانیش بکات چونکە ئەوەی تا ئێستا بەدەستمان هێناوە بۆ ئەوەی لە دەستی نەدەین بۆیە ئێمە لەو باوەڕەدان کە دەستوەردانی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی دەبێتە هۆکارێک بۆ هێورکردنەوەی دۆخەکە ئەگینە هەر زیانێک بە وڵاتە بگات یاخۆت هەر شکستێک بۆ ئەو وڵاتە دەبێت جیاوازی کاریگەری نەرێنی بەڕێز عەلی ئەلبەیاتی چاودێری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی بۆ شرۆڤەیەم بابەتە.